تصور کە ئاستی علومی ئیسلامی لە ئاستێکی زۆر بەرزە بەهۆی بەیت الحکمەوە هەر هەمووی لەناو ئەم موسیبەتە فەوتە. خەلیفە دواتر کردیانە سجن، حەشەم و کەسی بە دەورەوە نەماوە، خۆی و تەنها ماڵ و مناڵی خۆشی بەجیا کراوەتە ناو قەفەزێکەوە سجنێک. دواتر هۆلاکۆ پێوت ئەگەر بێت و لەگەڵما لە قەسری خەلیفە خەزێنەکانم بۆ بکەیتەوە کە کەس نەیەزانی ئەو خەزێنان لەکوێن. 500 ساڵ بوشتی تێکرا لە کوشتن ڕزگارە دەبێت. لە ناو حاوشەی قەسر الخلافەیە خەزێنەکانی کردەوە. مەغۆل ئەو هەموو شوێنەیان داگیر کرد و بە حیاتی ئاڵتوونی سووری وایان نەبینی بوو، جلوبەرگی وایان نەبینی بوو، شتی وایان نەبینی بوو. هەمویان دەرهێنا ڕووی کردە خەلیفە مستعصم بالله، پێوتە خۆ من ئەگەر ئەمەم هەبوایە جیهانم پێ داگیرە کرد. تۆ نەتوانی ئەمە بدەیتە جوندیەکانت هەتاوەکو پارێزگاری لە تۆکەن نەهێڵن من لە بەحری جێحۆنەوە لەو لای فورسەوە بێمە ئەمبەرەوە، هەر لەوێ من ڕاگری نەگەمە بەغدا. وتی ئەوە قەدەرێکە خوا هێناوێتە پێشەوە. وتی مادام قەدەر ئاوهایە قەدەری تۆ ژیەتە پێشەوە. کردێ سجنەوە نانی نەئەدایە هەموو ڕۆژێ سینی ئاڵتوونی بۆ ئەناردەوە بیخۆ ئەمە بخۆ. هەتاوەکو ڕۆژێک بڕیاری کوشتنی دەرکرد، هێنایان بە پێی هەندێک ڕیوایەتەکان پێچیان لە فەرشێکەوە، مەغۆل بەس قاچیان پێیانە، بە قاچپیانان کوشتیان. تەسەوور کە خەلیفەیەک هەموو یا بڵێم نیوەی جیهان لە بن دەستا بێ، هەموو عالەمی ئیسلامی بە وتەیەکی تۆ بجوڵێ، دەرکی ئەم خەتەرە گەورە نەکەی لەناو ئەم فیتنە گەورە مەشغوڵی کاروبارێکی بچووک بچووک بی هەتاوەکو ئاوا بچووک بیتەوە. بۆیە ئومەتی ئیسلامی سەرکردە و گەورە و عالیمەکانی هەر کاتێک بیریان زۆر گەورە بوو بێ، زۆر دەروی گەورەیان لێکراوەتەوە، بیریان بچووک بێ لە فیتنەی بچووکە مردوون، زۆر بە زەلیلی مردوون. خۆ زۆر کەس لە ئومەتی ئیسلامی خوای گەورە ڕوتبەی شەهادەتی پێ عەتا کردووە. لە کاتی تەتار و مەغۆلیشا زۆر کەس خوای گەورە ڕوتبەی شەهادەی پێ عەتا کرد و شەهید بوو. بەڵام هەدەف لە حیاتی ئینسانە ئایا شەهادەتە یا ژیانە لە پێناوی خوا؟ ئێمەی ئیماندار ئایا مردن لە پێناوی خوا گەورەترە یا ژیان لە پێناوی خوا؟ هەمومان ئەزانین ژیان لە پێناوی خوا گەورەترە. لە وتارێکە بە درێژی ئەو مەسەلەم ڕوون کردوتەوە باس کردو. ئەلەم داستانە کە عەرزم کردن لە بابەتەکانی فیتنە ئەمەوێ ئەوە عەرزی جەنابتان کەم. وەڵڵاهی شەو ڕۆژ خەریکی خوێندنی قورئان، چاوت کراوە نەبێ و دوژمنی سەرەکی خۆت نەبینی. شەو ڕۆژ خەریکی خوێندنی فیقه و دەرسەکان بێ و دوژمنی گەورەی خۆت نەبینی، تۆ کوێری لە فیتنە. ئەبێ ئێمەی ئومەتی ئیسلامی چاو بکەینەوە، ئەبێ چاومان ڕۆشن بێ، بزانین چی ئەکەین، دوژمنی خۆمان ببینین. خوا معقولە ئێستا ئێمە بەشتانی زۆر بچووکی بچووکەوە ئەوە خەریکی یەکتر ئەبین، لاواز لەگەڵ یەکترە. تەسەوور کە ئەم هەموو زانای ئەزهەر تەخەڕوجەکە لە چیا عمریان ئەفوتی؟ لە چەند مەسئلەیەکی فقهی بچووکە کە تەواو بوو. جارێک لە خزمەت دکتۆر مستەفای زەڵمیا بووم، دەرەجاتی عالی بێ، جارێک میوانی ئەم مزگەوتەی ئێمەش بوو، خوای گەورە عەفویکە. وتم ماوەسا من سرم لە زانایانی میسر زۆر عاجز بوو لێم لەسەر ئەم قسەیە، وتم سرم لە زانایانی میسر سڕ ئەمێنێ ئەو هەموو زانا گەورەیە لە فیق هاونە بن، هەموو جهودەکانیان چەند بابەتێکی فقهی بچووکە. طبعا هەر یەکێک لەو زانا گەورانە بێنی ئەگەر بێت و کاری سیاسەتی ئومەتی بدەیتە دەست دەوەچێ بە ئاسانی بە بەڕێوە، کەچی مەشغوڵ ئەبێ ئایا دەستنوێژ بە ئافرەتەوە ئەشکێ یا ناشکێ، دە کتێبی لەسەر نووسی. لایەکی تر ئایا ئەم کەلیمەیە لە قورئانە چۆنە چۆن نییە، معناکەی چۆنە، دووسێ کتێبی لەسەر نووسی. بەڵام سیاسەتی گشتی ئومەت تەبەن خۆ ئەمە کە عەرزتان ئەەکەم کافران و بێدینان زۆر ئیشیان لەسەر ئەمە کرد تاوامان لێ بکەن، تا عالم وا لێ بکەن دەست و پێ ببەستن، قاچی ببەستن، هیچی پێ نەکرد، مەشغوڵی کەن بەشتی لاوەکیەوە، شتانی زۆر بچووک عمری بفەوتێن. تەسەوور کەن ئومەت ڕۆژێک لە ڕۆژان گەنجەکانی پرسیاریان ئەکرد کوێی ترماوە لە جیهانە ناوی هەبێ بۆ ئەوی ئیسلامی پێ بگەیەنین. ئەمڕۆژ پرسیاری چی ئەکرێ؟ ئایا لە پشت ئەم مەلایەوە نوێژەکرێ، لە پشت ئەمەوە نوێژ ناکرێ؟ عەقڵیەتی ئێمە لەکوێ؟ ئومەتی ئیسلامی بەو گەورەیە لەکوێ؟ بزانن کە فیتنە هات چۆن تێ ئەکەوێن. ئێوە تەسەوور نەکەن ئێستا ئێمە لە فیتنە نین لەبەرەوەی ناکوژرێن، ئێمە کوژراوین.
ئێمە لە سجنین. هەموو جارێ بە دۆستانم ئەڵێم وەڵڵاهی ئێمە ئێستا بەو شێوازین، وەکو وەهایە ئێمە کەسێک لە سجنا بێ، لە ناو سجنەکە 40-50 کەس داری لێ بدەن، فریاکەوێت دارێ 2 دار بگێڕێتەوە، هیچی تری پێ ناکرێت، ناتوانێت بیرکاتەوە لە دەرەوەی سجن چی ئەگوزارێ. بۆیە زانایان زۆر کات دەفەرمونون ئەو کەسێک کە لە سجنا بێ فتواکانیشی وەرناگیرێ، فتواکانیشی قوفڵن، چکە دەرکی بچووک ئەبێتەوە، عەقڵی بچووک ئەبێتەوە، ناتوانێت گەورە بیرکاتەوە، لە ئاستی ئوممەتە ناتوانێت بیرکاتەوە. قسەکەی مەولانام لە دەرسانی پێشوا عەرزکردن، سەگ بە سەگەتی خۆی بەردی تێبگرە پەلاماری بەردەکە نادا، ئەچێ پەلاماری ئەو کەسەدا بەردەکەی تێگرتووە. یەهود و نەسارا و مەجووس ئێمەیان خواردووە، ئێمەش لە بین یەکترە هەر جارەی یەکێکمان ئەکەنە بەرد و هەمومان پەلاماری ئەدەین.